چیا تا ئەم ساتەی کە من قسە لەگەڵ تۆەکەم هیچ کەسێک لەسەر ئەو ڕووداوەی هێرشکردنە سەر غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراسیۆنی گۆڕان دەستگیر نەکراوە. دیار ڕووداوەکە دوێنێ بووە لە کاتژمێرەکانی ئێوارە غالب محەممەد لە شەقامی سالم بووە لە سەوڵەکە و لێرەوە کە ڕۆشتۆتەوە بەرەو ماڵەوە. ئەو کەسانی کە لەگەڵی بوون من قسەم لەگەڵ کردن باسییانەوە کرد کە ئاگاداری ئەو بوون کە چەند کەسێک چاودێریان کردوون پاشەوەی کە گەشتۆتە ماڵە و لە ناو ئۆتۆمبیلەکەی دابەزیوە کەسێک هێرشی کردووەتە سەر و برینداری کردووە و دواتر گەێنرایە نەخۆشخانەی شار و لەوێ دوای چارەسەری بۆ کرا چووە ماڵەوە. پۆلیس و هێزانەکان دەستیان بە لێکۆڵینەوە کرد ئەو کاتێک کە شەو من چوومە لای پۆلیس و هێزانەکانی تر لەوێ بوون لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەکرد. ئەم ڕۆژ بەشێک لە بەرپرسە ئیداری و ئەمنیەکان سەردانیان کرد لە ماڵەکەی خۆی خۆشی قسەی کرد باسی لەوە کرد کە تا ئێستا خۆی تەواوی زانیارەکانی داوە کە پێشتر هێرشی کراوەتە سەر و چی پێوتراوە و هاوکاتیش داوای لەلایەن ئەمنیەکان کرد کە بە زووترین کات ئەو کەسەی کە دیارە لە کامێرەی چاودێری ماڵەکەی خۆیەوە ئەناسرێتەوە کێە و خۆشی دەڵێ ئەگەر هەر لەسەر شەقامیش بیبینی ئەیناسیتەوە داوای لە هێزەمنیەکان کرد لە ماوەی 24 کاتژمێردا بتوانن ئەو کەسە ینی بدۆزنەوە و بە سزای خۆی بگەێنن و بزانن هۆکاری هێرشەکەی چییە بۆ خۆی دەڵێت خۆی نایناسێتەوە نازانێکی یەکەم جارێتی بیبینێت بەڵام تا ئێستا لەلایەن پۆلیس و هێزانەکانەوە ئەو کەسە دەستگیر نەکراوە کە هێرشی کردووەتە سەر غالب محەممەد پەرلەمانتار لە بەردەم ماڵەکەی خۆی. باشە کارزان دەمەوێت بۆ بینەرانی ڕوونکەیتەوە غالب محەممەد تا ئێستا سکاڵای لەسەر هیچ کەس وولایەنێک تۆمار کردووە کەسەکە دەناسێت باست لێوە کرد کەوتوەتی نایناسم دوێنێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند دوێنەیە کەسێک بڵاو بۆیەوە گوایە ئەو کەسە بووە کە هێرشی کردوتە سەر غالب محەممەد یەکلایی کردەوە کە ئەو کەسە بۆیان نا. بەڵێ باسی لەوە کرد خۆشیوە ئەو کەسانەشی لەگەڵی بوو ئەو کەسێکی هێرشی کردوتە سەر پێشتر کە لە شەقامی سالم بووە لەگەڵ کەسێکی تر بینیویانە ینی یەک کەس نەبووە بەڵام ئەو کاتێک کە هێرشیان کردوتە سەری لە بەردەم ماڵەکەی خۆی تەنها ئەو کەسە بووە کە لە وێنەکەدا بە ینی ڕوونی دەناسرێتەوە کێیە ئەو ینی خۆی دەڵێ نایناسم نازانم کێیە بەڵام بە پۆلیس و هێزانەکانی وتووە و داواشی کردووە ینی دەستگیر بکرێت و بە سزای خۆی بگەێنرێت بەڵام تا ئێستا ئەو کەسە دەستگیر نەکراوە. خۆشی بازەوە دەکات کە کێشەی لەگەڵ کەسانە بووە لە ماوەی ڕابردوشدا ینی کەسوکارەکەی کەس نەگیراوە ئەوەی کە گیراوێ بەس خۆی بۆ ئەویش لەسەر ئەو کەیسانە بووە پەیوەندیدار بە کارەکەیەوە جوڵانوێتی لە ماوەی ڕابردوودا وەکو کێشەی لەگەڵ هیچ کەسەکانیە تا ینی مەسەل لێکدانەوەی تری بۆ بکرێت پەیوەندی بە ئیشەکەی و ئەو هەڵوێستانەوە بووە کە لە ماوەی ڕابردوودا وەک پەرلەمانتاری عێراق هەی بووە لە سلێمانی و لە عێراق و بەتابەتی لەسەر ئەو پرسانەی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا و ئەو گەندەڵیانەی لە هەرێمی کوردستاندا هەیە کە لە ماوەی ڕابردوودا قسەی لەسەر کردووە دوێنێ و ئەم ڕۆژ خۆی کە قسەی کردووە باسی لەوە کردووە ینی ئەو کەسێک کە هێرشی کردووەتە سەر و ئەو کەسانەشی لە پشت ئەو کەسەوەن کە وایان لێ کردووە هێرش کاتە سەری دەبێ هێزانەکان بە زووترین کات دیاریان کاکێن و دەستگیریان بکات و هاوکاتیش بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێتەوە کاری هێرشەکە چی بۆ سەری وەکێ لە پشتیەوەیە کە هێرش بکرێتە سەر وەک پەرلەمانتارە کە پرسیاری ئەوەش ینی کراکە بۆچی ئەو کە پاسەوانی هەیە لەگەڵ خۆی نان باد بۆ شوێنەکان ئەو باسی لەوە کردووە کە ئەو دەیەوێت بچێتە ناو خەڵک بۆ گوێ لە خەڵک بگرێت لە بەغدا پاسەوانەکانی بەکارێنێ بەڵام لە سلێمانی پاسەوانەکانی لەگەڵ نین و هەروە کارەکەشەوە بۆ ئەو کاتێک کە چۆتەوە بەردەم ماڵی خۆی ئەوە هیچ لە شەقامی سالم چەند هاوڕێیەکی لەگەڵا بوو بەڵام کاتێک گەشتێتەوە بەردەم ماڵەکەی خۆی تەنها خۆی بوو کە لە ئۆتۆمبیلەکەدا ئابەزێ ئەو کەسە دیارە لەوێ بۆ ئامادە بوو هێرشی کردووە سەری بۆ شێوازە برینداری کردووە. بەڵێ کارزان سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاری